سڵاوتان لێ بێ و شەوتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە تەوەرێکی دیکە لە هەمووتان ئاشکرایە کە سەرۆک بافەڵجلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ئەم ڕۆژەوە زەنجیرەیەک دیداری دیبلۆماسی گرنگی ئەنجام داوە و لەسەر ئاستی باڵا چاوی کەوتۆ بە کۆمەڵێک لە بڕیاربەدەستانی حکوومەتی واشنگتن و هەروەها بەشێک لەو سیناتۆر و لەو دیبلۆماتکارانی کە پاڵپشتی لە دۆسیێڕەواکانی گەلی کورد دەکەن پاڵپشتی لە قەواری هەرێمی کوردستان دەکەن. دەمەوێت کەمێک بوەستین و گفتوگۆ بکەین سەبارەت بە کاریگەری سەردانەکەی سەرۆک بافەڵجلال تاڵەبانی و کاریگەری ئەرێنیەکانی دوای سەردانەکەی و ئەجەندا و پلانەکانی نێو سەردانەکە چین لەگەڵ بەڕێزان کاک بەهجەت ئەحمەد کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بکاک بەتە سوپاس بۆ ئامادەبوونە هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەڕێز عەبدولقادر عەبدولڕەزاق وەک چاودێری سیاسی لەگەڵم دەبێت لە خەباتەوە کاک عەبدولقادر جەنابیشت بەخێروی کاک بەهجەت دیارە دەمەوێت سەرەتاوەک دەواازەی قسەکانمان باس لەوە بکەم بزانم لەم سەر وەختەدا سەردانی سەرۆکی یەکێتی بۆ ئەمریکا چامانجێکی لە پشتەوەیە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و لێرە شەو ڕێزم هەیە بۆ کاک عەبدولقادر. طبیعی سەبارەت بە سەردانەکانی سەرۆک بافەڵجلال تاڵەبانی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە یەکەمین سەردانی سەرۆک نییە و پێشتر سەرۆک سەردانی چەند وڵاتێکی تریشی کردووە یەکێک لەوانش کە ڕووسیا کە ئەم سەردانی سەرۆک و ئەم جەولەمە کوچیانەی سەرۆک کە دەستی پێکردووە بۆ وڵاتە ناوچەیەکان و بۆ وڵاتە زلهێزە جیهانیەکان دەرخەری سەرکەوتووی دیبلۆماسیەتی سەرۆک بافەڵجلال تاڵەبانی دەکات و هەروەها سەرۆک پاڤەڵ درکی بە مەترسیەکانی بەردەم قەواری هەرێمی کوردستان و بەردەم عێراق و ئەو گۆڕانکاریە چاوەڕوانکراوەی کە دەکرێت لەسەر ئاستی ناوچەیی و لەسەر ئاستی عێراق کە چاوەڕوان و بەپێی هەموو بۆچوونە سیاسەکان عێراق لە بەردەم گۆڕانکاریەکدایە و هەرێمی کوردستانیش بەدەرنابێت لەو گۆڕانکاریە بۆیە پێویست بوو کە جارێکی تر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتە زلهێزە جیهانیەکان و بڕیاربەدەستە جیهانیەکان بەڕاستی جارێکە ئەپدەیت بکرێتەوە و جارێکی تریش هەرێمی کوردستان بە دوور بگرێت لەو ململانە سیاسیانەی کە هەیە لە بەتایبەتی دوای هەڵگرستانی جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا کە جەنگێکی ئەتوانم بڵێم جەنگی جیهانی سێهەم بوو بەڵام بەم شێوە بچووکراوێ دەرکەوت و کە هەموو جیهانی دابش کرد بەسەر دوو کوتلەی گەورەدا کە بریتی بوون لە رووسیا و لە ئەمریکا. بەڵام ئەم سەردانی سەرۆک ئەم هەرێمی کوردستانی پاراست لەم یەکلایی بوونەوەی هەرێمی کوردستان لەسەر یەکێک لەم جەمسەرانەوە بەڵکو دەرخست کە لە هەرێمی کوردستانە سیاسیەکی حەکیم و کەسێکی کاریزمای بەتوانە هەیە کە دەتوانێت هەرێمی کوردستان لە ململانەکان پارێزێت و هەرێمی کوردستان بکاتە ناوچەیەکی بێلایەن لەم سیاسەتە تازەی نێودەوڵەتێک کە هاتوتە پێشەوە لەم کاریگەریە تازانە کە هاتوتە پێشەوە و بتوانانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان بپارێزێت و نەیەڵێت هەرێمی کوردستان بکەوێتە بەر هیچ گژمێکی نێودەوڵەتی و تاوەکو خەڵکی هەرێمی کوردستان تووشی زەرەرزیانی زیاتر بن و قەواری هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بەڕاستی لای هەموو وڵاتەکان بە بەهێزی و بە پتەوی بێڵێتەوە هەروەکو چۆن پێشتر سەرۆک مامجەلال لە کاتی دوای ڕووخانی ڕژێمی بەعس کە سەرۆکاتی کۆماری عێراقی گرتە دەست و توانی پێگەی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر لەو حەجمەی کە لە دەستوری عێراقی شابووی دانرا بوو زۆر گەورەتر بکات زۆر پێگەکی فراوانتر بکات پێگەکی بەهێزتر بکات و هەرێمی کوردستان بکاتە ناوچەیەکە چاوی هەموو جیهانی لەسەر بێت و هەموو جیهان خۆی بە دۆستی هەرێمی کوردستان بزانێت و هەموو جیهان خۆی بەوە بزانێت کە پێویستە لەسەری کە پەیوەندیەکی باشی دیبلۆماسی و ئابووری و سیاسی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەبێت نەک هەرێمی کوردستان ببێت بە ناوچەیەک بۆ یەکلایکردنەوەی کێشمە سیاسەکان لەسەر ئاستی ناوچەی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش. زۆر باشە دەگەڕێم وڵات کاک عەبدولقادر بەخێر بێ جارێکی دیکە دەکرێت هۆکاری پشتی ئەو دیدار و گفتوگۆ دیبلۆماسیانم پێ بڵێ ینی ئەو لایەن و فیگەرە گرنگە
بڕیار بەدەستانی نێو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئامانجی چی لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبنەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوەی خۆشەویست بینەرانی خۆشەویست هەروە سڵاو لە میوانە بەڕێزەکەت کاک بەرجێتی خۆشەویست. من پێم وایە لە جیهانێکدا کە بەگشتی سەرقاڵی سەر لە نوێ بنیاتنانەوەی نەخشەیەکی نوێی سنووری دیبلۆماسی، سنووری سیاسی، سنووری پیشەسازی، سنووری سەربازی و ئەمنیە، هەر وڵاتێک بۆ خۆی هەوڵیەوەدا خۆی لەسەر هاوپەیمانێتێکی نوێ جەمسەرێکی نوێ ساغ بکاتەوە و هەرێمی کوردستانە کە چەقی ململانێ و ڕکابەری سیاسی ئەمنی پیشەسازی لە هەمویان گرنگتر نەخشە گەورەکەی گیان نەخشەی وزەیە ئەکرێ سیاسیەکی گەنجی بە توانایی دووربین خاوەن استراتیژیەکی دیار و ڕوون هەم بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە هەم بۆ پاراستنی گەل و نیشتیمان هەم خاوەن سیاسەتێکی حسنی جوار هەم خاوەن هەموو ئەم سیفاتە جوانانەی کە سیاسەیە دەتوانێت هەبێت لەدایک بووە سیاسیەکان لە سەر تاسەری جیهان دڵکیان بەمە کردووە کە وجودی هەبوونی سیاسیەکی لەم تەرازە لەم لێڤڵە لەم ئاستا بێگومان ئەبێ جێی خاڵی نەبێت لە استراتیژی دوورمەودای ناوچەکە هەرێمی کوردستان عێراق و جیهانیش. سەردانەکانی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باغڵ تاڵبانی بۆ رووسیا، دواتر بۆ ئەوروپا، ئێستاش بۆ ئەمریکا و حزوری بەڕێزیان لە میۆنشن کۆنفرانسی ئەمنی میۆنشن گزارشت لەوە دەکا کە کەساتێکی لەم شێوەیە بۆ دەپیشانەوەی سیاسی لە مەودووە گرنگیەکی زۆر گەورەی دەرخستووە کە هەمووان دڕکی پێکەن. بێگومان هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو ژینگەیەک بوو بۆ ململانە سیاسیەکان چه هێزە کوردیەکان چه هێز و هەژمونە ناوچەیەکان و دوای ڕوخانی ڕژێم حتا بەر لە ڕوخانی ڕژێمیش شوێنی تەراتێنی هێزە جیهانی و ناوچەیەکان بووە. ڕاگررتنی هاوسەنگی و تەرازوو لە نێوان ئەم هەموو هێز و ئەم هەموو هاوکێشە و ململانیانە بە سیاسیەک ببورن لە ئاست و لێڤڵی خوالێ خۆشببوو مامجەلال تاڵەبانیدا بوو کە توانی بووی هەم هەرێمی کوردستان و دواتر گەورەترین و پیرۆستترین سپەت لە بۆ سیاسیەک لە ئاستی جیهان وەکو سەمامی ئەمان لە عێراقدا بە بەڕێزیان درا. ئەمە دوای نەخۆشکەوتنی بەڕێزیان دوای ئەم هەموو ناسەقامگیری سیاسی ئەمنی هەموو ئەمانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هاتەکایەوە خودی کوردستان خودی عێراق چاوەڕێی ئەوە بوو کەسێک هەبێت کە بتوانێتن هەوڵ بدە بۆ ئەوەی هاوسەنگی هێز هاوسەنگی سیاسی هاوسەنگی کۆمەڵاتی تا ڕادەیەکی زۆر بگەڕێنەوە بۆ باوەشی کوردستانیان و تا ڕادەیەکی زۆریش عێراق و ناوچەکە. بینیمان لە میانەی گفتوگۆی بەڕێز باوڵ تاڵەبانی باسی حتا لەم ئاستە هەوڵ و کۆششانە درا کە لە نێوان هێزەکانی جیهانی وەکو ئەمریکا و ئێراندا کە بە چەند ڕستەیەکی بچووک باسی کرد باسی لە وردەکاریەکان نەکرد کەواتە کەساتێکی لەم شێوەیە دەتوانێت لە باردۆخێکی لەو قەدەر سەختەی ئێستادا هەموو جیهانیان تا ڕادەیەکی زۆر بۆ ئەم هاوکێشانە کە دەتوانێت ئەم ناوچەیە بە تایبەتی یان گەورەتر عێراقیش لە زۆر لەم کارە ساتانە بپارێزرێت بۆیە تەواجودی بەڕێزیان لەو کۆڕ و کۆبوونەوانە سەردانیان بەسەرکردنەوە و ئەم دیدارانەی ئەم دواییان لەوانەیە کاریگەریەکی زۆر بەهێزی هەبێت لە استراتیژیەتی وڵاتانی ناوچە و جیهان بۆ نێوان ماودا و دوو. زۆر باش. کاک بەهجەت لە ماوەکانی ڕابردوو لە سەرەتای سەردانەکەی سەرۆکی یەکێتی هەندێک میدیای دژ و هەندێک لایەن دەیانویست لە باەخی سەردانەکە کەم بکەنەوە و چاوی خەڵک لەسەر سەردانەکە لا بدەن، بەڵام لە دوجار دانی چوونی کەسێک ئەگەر
جیا لە پێگە حیزبێکی وەکو کوردێک وەکو کەسایەتێکی کاریگەرەوە بۆ کۆبوونەوە لەگەڵ وڵاتێکی سلهێزی وە کۆمریکا بۆ هەموو لایە گرنگانی ئەمان چییە لەوەی کە تۆ بتەوێ ئەم سەردانە بێ باەخ بکەیت کاکە سەرتیب طبعی بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەندێک لایەن هەن وەلایانی ناری یەکێتی نیشتیمانی کوردستانن کە نەک هەر بۆ یەکێتی نیشتیمانی بۆ هەموو لایەنەکانی تر تەنانەت بۆ چالاکیەکانی حکوومەتی هەرێم تەنانەت بۆ ئەگەر لە شوێنێکی تر تاکێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە نەشاڵێکی هەبێت کارێکی باشی هەبێت بۆ ئەوەی کە پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەهێزتر بکات و لە بەرچاوی وڵاتانی جیهان ڕووی گەشی دیموکراسیەت و ڕووی گەشی ئاوادانی هەرێمی کوردستان بخاتە ڕوو ئەم لایەنانە بەڕاستی پیان ناخۆشە و ئەم لایەنانە بەم بابەتە زۆر دڵتەنگ و زۆر بێتاقەتە بن و بێزارە بن لەمانە لەبەرەوەی کە خۆیان ئەوەندە توانا و ئەوەندە قودرێتێکی ئەمەندە باشیان نییە کە تاوەکو بتوان پەیامەکانی هەرێمی کوردستان بگەێنە جێ خۆی بۆیە حەزیش ناکەن لایەنێکی تر کەسێکی تر لەناو هەرێمی کوردستاندا هەبێت و بەم شێوەی بەم پێگەیە دەرکەوێت و ئەم لایەنانێش بەڕاستی کە لە بیدایەتی سەردانەکەی سەرۆک پاڤڵەوە چ بۆ رووسیا کە پێش ماوەیەک ئێستا کردی و ئێستا کە سەرۆک پاڤڵ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای و کە چاوی کەوت بە گەورە بەرپرسانی ئەو وڵاتە و بە تایبەتیش کە چاوی کەوت بە یاریدەدەری جێگیری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری وزە و لە دواییشدا چاوی کەوت بە جێگیری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری وزە و لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی تر لە پنتاگۆن و لە کۆمەڵێک بڕیار بەدەستی تر و ناوەندی بڕیاری تر لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمە وای کرد کە نەتوانن ئەم لایەنانێش توانە و تااقەتی ئەویان نامێنێت کە لەوە زیاتر بیانەوێت ڕێگری بکەن یاخود بیانەوێت چاوی میدیا و سوۆشال میدیا و خەڵکی کوردستان ڕاکێشن بۆ کۆمەڵی بابەتی تر و ئەم سەردانە سەرکەوتوانی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی بیانە بیشاردنەوە و نەک هەر خۆشیان بەڵکو کۆمەڵی خەڵکی تریژە بوو بەڕاستی لە پێگەی ویستیان هەوڵێکی زۆریشاندا بوو ئەوەی کە ئەم سەردانەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمریکا و ئەو نەتیجە گرنگانەی کە لە ئەنجامی ئەم سەردانەوە بەدی کرا و دەرکەوت بیانە بیشاردنەوە بۆ نمونێ پێش چەند ڕۆژێک کە جێگری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری وزە سەردانی عێراقی کرد و لەگەڵ محەممەد شیع سوودانی و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کۆبوونەوەی کرد یەکێک بوو لەو دەرهاویشتانە یەکێک بوو لە ئامانجەکان یەکێک بوو لە دەرهاویشتەی کۆبوونەوەکانی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی لەگەڵ یاریدەدەری جێگری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری وزە و کە توانی لە کۆبوونەوەکاندا بابەت و کێشە و ململانەکانی وزەی نەوتی هەرێمی کوردستان وە خراپی ئیدارەدانی سێکتەری نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ ئیداری ئەمریکیدا زۆر بە شێوەیەکی سەریح و ئاشکرا باز بکات و داوا بکات کە ئەم بابەتە ئەمریکا وەکو هێزێک کە ڕاعی و بەڕێوبەری سیاسەتی نەوتیە لە کوی عێراقدا بێتە پێشەوە لەسەر ئەم بابەتە قسە بکات ئەوە بوو کە یاریدەدەری ئەو کە جێگیری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری وزە خۆی هاتە سەرخەت و هاتە عێراق و لەگەڵ بەرپرسانی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستاندا کۆبوونەوەی کردو و لە کاتی گەڕانەوەشیدا لەگەڵ سەرۆک پاڤڵدا کۆبوونەوەی کردووە بەڵام هەندێک لایەن و هەندێک تەنانەت دەتوانم بڵێم کۆمپانیای نەوتیش لە هەرێمی کوردستاندا ویستیان ئەم حەقیقەتە بشاردنەوە ویستیان ئەم بابەتە بەلاڕێدا برن و بیکەن بە کۆبوونەوەی کۆمەڵی خەڵکی تر و دەستکەوتی کۆمەڵی خەڵکی تر بەڵام وەکو باسم کرد ئێستا بەهۆی بەهێزی تەکنەلۆجیا و فراوانی تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتەکان کە هەیە و هەروەها سەرکەوتویی سەردانەکەی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی کە لە ئەمریکا نەیانتوانی ئەم بابەتانە بشارنەوە و نەیانتوانی چاوی خەڵکی کوردستان لەسەر ئەم بابەتە لابرن و دوای ئەوەش حەزەکەم شتێکی تر هەیە بە سەراحەت باسی کەم ئەوەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەموو جوڵە و حرەکەکانی سەرۆک پاڤڵ لەلایەن خەڵکی کوردستانەوە زۆر بە وردی متابعە دەکرێت و خەڵکێکی کوردستان وبێدێکی زۆریان لەسەر جوڵە و کردارەکانی سەرۆک پاڤڵ هەڵچنیوە چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی ناوچەی چ لەسەر ئاستی جیهانی ئێمە تا دەبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە سەرۆک پاڤڵ وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن کۆنگرەی یەکێتیەوە هەڵبژێراوە بۆتە سەرۆکی یەکێتی سەرۆک پاڤڵ کۆمەڵێک گۆڕانکاری ئەتوانم بڵم کردووە لەسەر ئاستی عێراقی و کۆمەڵێک کاری زۆر باشی بۆ هەرێمی کوردستان کردووە و پێگەی هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو
دەبێ بیگەڕێتەوە بۆ ئەو ئاستە بەرزەی کە پێش ساڵی 2007 تایدا بوو کە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزدا بوو، بەڵام بەهۆی ئەو خراپ بەکارهێنانی پەیوەندیە دیبلۆماسی و پەیوەندی سیاسی و پەیوەندی ئابوورانی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو، بینیمان کە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ تووشی پوکانەوە و تووشی گەڕانەوە بوو لەم بابەتانە. بەڵام ئێستا دەبینین کە پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق پەیوەندی زۆر باشن. بینیمان کە حکوومەتی عێراق لە ڕووی ئابووریەوە تقریبا ئەتوانم بڵێم هەنگاوی زۆر باشی بڕی لەگەڵ هەرێمی کوردستانەوە هاتوتە پێشەوە. ئەوە چەند مانگە کە هەرێ حکوومەتی عێراق بەشە بودجێ هەرێمی کوردستان کە تەرخان کراوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەنێرێت. دەبینین لە ڕووی پەیوەندی سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا هێواش بەرەو هێمنبوونەوە و بەرەو پەیوەندی باشتر دەچن بۆ سەردان و زیارەتەکانی حیزب عێراقیەکان بۆ هەرێمی کوردستان زیاتر بووە. و ئەگەر بشی بینین لەم ماوەیەدا کە دەبینین وڵاتانی دەرەوەش ئێستا ئەمە ماوەیەکی زۆر بینیمان کە ئەسڵەن هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هیچ شاندێکی بیانی ڕووی تێ نەدەکرد، هیچ وەزیرێکی بیانی بەهاتاوی وڵاتە نەکی ناوچەیەکەیانش نەک وڵاتە زلهێزەکان ڕویان نەدەکرد لە هەولێر، یعنی چونکە ئەوان چاوەڕی ئەوان دەکرد کە پێگەی هەرێمی کوردستان زۆر بچووکتر بێتەوە. بەڵام ئێستا ئێمە دەبینین کە سەردانی وەزیریانی ئەمریکاش بۆ هەرێمی کوردستان زیادی کردووە، وڵاتانی زلهێز زیادی کردووە. ئەمە بەڕاستی هەمووی نەتیجەی ئەو ڕۆڵە گرنگەیە کە سەرۆک پاڤڵ جێڕاوەتی بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. زۆر باشە. کاک عەبدولقادر دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی هەم لە ناوخۆی عێراق هەم لە دەرەوە هەم لە وڵاتانی ئیقلیم سەرقاڵیەوەیە کە بتوانێت بە دوای دەرچە و چارەسەری گونجاوە بگەڕێ بۆ کێشە چەق بەستووەکانی خەڵکی کوردستان بەگشتی. یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە خۆی بە خەمخۆری هەموو لایەنە جیاوازەکان زانیوە بەبێ بیرکردنەوە و ئایدیا و بۆچوونی حیزبی. ئەم ڕۆڵە یاخود ئەم بەرپرسیارەتی کە یەکێتی شانی داوەتە بەری لە ئایندەدا یاخود دەکرێ بڵێن مێژوو چۆن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ سەرکردەکانی یەکێتی دەنووسێتەوە؟ بەڵێ ئاماژەت بە خاڵێکی زۆر جوان کرد تاکسەتی. یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوەکەی بڕێتی لەو سەروەریە لەو قوربانیانەی کە بۆ کورد بەگشت داویەتی قوربانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژهەڵات، قوربانیەکان لە باکوور، قوربانیەکان لە باشوور لە ڕۆژاوای کوردستان، تەواوی ئەو هاوهانگی و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ برایانمان لە ڕۆژاوا لە سەردەمی جەنگی کۆبانێ و بەر لەوی و دوای ئەو لە ئێستاشدا و هەموو ئەمانە گزارشت لەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەک تەنها لە مێژوو بەلکو استراتیژی داهاتووشی لەسەر ئەوە بینیات ناوەکە پاڵپشتی برایان دەبێت لە هەموو پارچەکانی تری کوردستان. بێگومان ئەمە درێژە پێدانی ئەم ڕێژکە پیرۆزەی خوالێ خۆشببوو مامجەلالەکە پاڵپشتی برایانان بین لە ڕۆژهەڵات، لە باکوور، لە ڕۆژاوا، لە هەموو شوێنێکی ئەم جیهانە بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات گەورەترین دەستکەوت بەدەست بێنن. بێگومان کاک پاڤڵ دیمانەکەی لەم ئەمستیتوۆی لە ئەمریکادا باسی لەوە کرد کە لە ڕووی دیبلۆماسیەوە کێشەی کورد ئەبێ لە ڕووی دیبلۆماسیەوە گفتوگۆ بکرێت. ئێمە ئەمە هەمان ئەم ڕێچکەیە کە خوالە خۆش بوو مامجەلال گرتوبوویە بەر هاوکاری و پشتیوانی و پاڵپشتیمان بۆ برایانمان لە باکوور، لە ڕۆژاوای کوردستان، لە ڕۆژهەڵات، هەموو ئەمانە ئەکرێ فاکتەرێکی گرنگ بێت بۆ ئەوەی دیدی بەڕێزیان، دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان، استراتیژیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داهاتوو چەندە گرنگە، پاڵپشتی برایانمان بۆ داهاتوو چەند گرنگە، هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی دەسەڵات وەکو دروشمی ئێستا یەکێتیە لە باشووری کوردستان، بۆ بەرپاکردنی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کە ساڵانێکە ئەم ناداتپەروەری و ناڕاستیە بەرەوەکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە. ڕاستکردنەوەی ڕێڕەوی دادپەروەری و دابەشکردنی دادپەروەرانەی سامان، ڕاستکردنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا
ڕاستکردنەوەی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ رووسیا لەگەر هەموو جیهان هەموو ئەمانە گزارشتە بارێکی زۆر قورسا و سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز سەرۆک باووس تاڵبانی کە لە ئێستادا لەم بارودۆخە قورسا کە جیهان لە ژانی لەدایکبوونی هاوکێشەی نوێ توندوتیژی نوێ ململانی نوێ وڵاتان لە ماوەی ساڵانی ڕابردوو زیاتر لە 20 ساڵە ئەوەی لە ئێستا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووداتن لە سەرزاری ئەفسەرێکی پایەبەرزی هەواڵگەری ئەمریکی کە ئەڵێ لە دیمانەیەکدا لەگەڵ ئەفسەرێکی پایەبەرزی هەواڵگەری ئیسرائیلی باستەوە دەکات کە ئەمەی کە ئێستا ئێران دەری خستووە زادەی خەبات و تێکۆشانی ئێرانی 15 ساڵی ڕابردووە واتە وڵاتان لە ساڵانێکی زۆر زووەوە دەستیان بەوە کردووە کە پلانێک بۆ ئەم ساڵانەدا بنێن تورکیا ساڵانێکە بۆ دوای 2023 لە هەوڵ و تێکۆشانە بەڵام کورد سەرڕای ئەوەی کە نە ئەمرازی پێویستی بەردەست بوو نە ئەم مستەلزەماتەی کە پێویست بوو بۆ کوردستانێکی ئازاد و پێشکەوت و گەشە سندوو تەنانەت هەندێک کارەساتی زۆر گەورەمان وەکو داعش وەکو ڕفرامدۆمێکی شکست خواردوو وەکو هەموو ئەم سیاسەتێکی ئابووری سربەخۆی شکست خواردوو وای کرد کارێمی کوردستان قۆناغ بە قۆناغ بەرەو دواوە بچێت لەم باردۆخە سەختەدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیەوێ ئەم بارە قورسە لەسەر شانی خۆی هەڵبگرێت هەرێمی کوردستان بەرەو کەناری ئارام ببا ئەیەوێ هەم هاو نیشتیمانیانمان لە هەرێمی کوردستاندا بە قۆناغێکی نوێ بە هەڵبژاردنێکی پاک و بێگەردا تێپەڕێ هەم دەسەڵات ڕاست بکاتەوە هەم هەوڵ بدەین برایانمان لە باکوور بە ڕێڕەوەیکی نوێی دیبلۆماسی و گفتوگۆ دەواازەکان کراوان یەکێتی پاڵپشتیان دەکا بۆ ئەوەی لەگەڵ تورکیا قسە بکەن ڕێکەوتنامەی ئەمنی نێوان هەرێمی کوردستان عێراق ئێران دیسان هەوڵێکی گەورە و یەکێتی نیشتیمانی کوردستان تیا بوو بۆ ئەوەی دیسان کورد لە پارچەیەکی ترێش دووچاری نەهامەتیەکی تر نەبێت ڕۆژاوای کوردستان کە ئێستا هێشتان ساوایە و ئەزمونێکە کە ڕێگەیەکی زۆر دوور و درێبێژی لە بەردەمایە پاڵپشتێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەمانە یەک وێنەمان پیشانەدا ئەمیش ئەمەیە کە حزبێک ئەبێت زۆر گەورە بێت کادیرێک ئەبێت زۆر گەورە بێت سەرۆکێک ئەبێت زۆر گەورە بێت بۆ ئەوی بتوانێت لە نێوان ئەم هەموو بربەستەدا بتوانێت ئەوڵاتەکەی نیشتیمانەکەی حزبەکەی خاک و گەڵەکەی بپارێزێ و بەرە و کەناری ئارام بێت زۆر باشە کاک عەبدولقادر کاک بەهزە دیارە یەکێک لە وڵاتانی کە زۆر جار بە جوڵە سیاسی و دەوڵەماسیەکانی یەکێتی لەسەر ئاستی باڵانی گەران بۆ تورکیایەوە باشکراش باسی لەوە کردووە کە ئەوان نیگەرانن لە سیاست و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لەگەڵ ئەو لایەنانەی کە تورکیا بە دژی بەرژەوەندەکانی خۆیانی دەزانێت لە تازەترین لە دوانەکانیش لایانی سەرۆکی تورکیا باسەوە دەکات کە ئەوان نیگەرانن و هۆشداری خۆشیان داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم نیگەرانیانە لەکوێ سەرچاوە دەگریانی بۆچی دەکرێت ئەم هەوڵە دیبلۆماسی و ئەم جوڵە سیاسیانە سەرچاوی نیگەرانی وڵاتێکی دراوسێ بێ بەڵێ کاک سەرتیب طبعی ئەم نیگەرانیانی حکوومەتی تورکیا پەیوەندی نییە بەوەی کە ئەوان ئیدعای دەکەن باسی مەوزوعی پەکەکە و هاوکاری یەکێتیە بۆ پەکەکە طبعی ئەم ئیدعایەکی زۆر باتڵەوە سەرۆک باڵ خۆشی لە یەکێک لە ناوەندەکانی لێکۆڵینەوەی لە ئەمریکا زۆر بە سەریحی ئەم بابەتی ڕەت کردەوە و باسی ئەوەی کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک پشتگیری پەکەکەی نەکردووە بەڵکو دژی داعش شەڕەکات لە سووریا بۆ ئەوەی کە کاریگەری ئەو شەڕە نێتەوە سەر هەرێمی کوردستان و بتوانێت هاوکاری برا کوردەکانش لە سووریا بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و طبیعی ئەم نیگەرانیانەی تورکیا ئەم ئیدعاە خود ئەم پەردەپۆشکردنی بۆ دەکات بۆ ئەوەی کە حجەیەکی دەستکەوێت تاوەکو ئەوەی کە هەڕەشە و کۆمەڵێک بە شێوەی نادیبلۆماسی و ناسیاسیانە قسە بکات و ڕفتار بکات لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام
ئەوەی کە لە پشت ئەم هەڕەشانەوەی ئەو هۆکارە گرنگی کە لە پشت ئەم هەڕەشانەوەی بریتە لە بابەتی نەوت و غاز بریتە لە سەرچاوەی وزە لە هەرێمی کوردستاندا کە لە ساڵی 2014ەوە هەتاوەکو ساڵی کۆتایی هەتاوەکو 25/3/2023 کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا و هەناردە کراوە گەورەترین مستەفید لە نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی تورکیا بووە کە حکوومەتی تورکیا لە ڕێگەی کۆمپانیەکانەوە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە لە ڕێگەی وەرگرتنی گومرگەوە لە ڕێگەی وەرگرتنی ڕسوماتی بۆریەوە لە ڕێگەی نێوەرگیری بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیا بیانەکان ئەمانە هەر هەمووی قازاجێکی خەیاڵی لێکردووە لە 2014 هەتاوەکو 25/3 ملیارێک و 700 ملیۆن بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە فرۆشراوە کە قازاجێکی زۆر خەیاڵی گەورە چۆ گیرفانی تورکیا و لە دوای ڕاوەستانی نەوتیش بە چەند مانگێک بە پێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە پێی ئەوانشی کە لە میدیاکاندا و ئەوەشی کە ئەپیکۆر خۆیان بڵاویان کردوێتەوە ئاشکرایان کردووە کە ڕۆژانە بەس کۆمپانیەکانی ئەپیکۆر کە 8 کۆمپانیان 250,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دەهێن و ئەم 250,000 لە ڕێگەی تەنکەرەوە بە شێوەیەکی قاچاق دەڕوا بۆ تورکیا و هەرزان فرۆش و تاڵان فرۆشی نەوتی هەرێمی کوردستان دەکەن بۆ تورکیا و تورکیا لەمەش جارێکی تر قازاجێکی ئابووری زۆر گەورەی کردووە بۆیە جارێکی تر دێنەوە حجەیەک دروست دەکەن بۆ ئەوەی کە پەلاماری یەکێتی بدەن بۆ ئەوەی کە فشاری سیاسی بخەنە سەر یەکێتی چونکە ئێمە کاکە سەرتیب لە بیرمان نەچێت لە دوای هەڵگیرسانی جەنگی ئۆکرانیا و رووسیا کە هەڵگیرسا ئەوە بوو شاندێکی پارتی هاتن بۆ لای پاڤڵ و داوایان لێکرد بوو کە یەکێتی بە هەچ نرخێک یاخود بە هەر شێوەیەک و بە هەر ساهمێک لەگەڵ ئەمانە ڕێدەکەوێت بەس بوو ئەوەی کە غازی کۆرمۆر هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن و هەرێمی کوردستان بخەن یەکلایی بکەنەوە لەسەر یەکێک لە بەشەڕ هاتووکان. طبعی ئەو کاتە سەرۆک پاڤڵ و من چەند جارێکی ژوتومەوە ئێستاش 100 جارێکیش دووبارەی دەکەمەوە تاکە سەرۆکە لە دوای قازی نەمر کە بە گیانی خۆی بە ڕۆحی خۆی بە جەستەی خۆی خەڵکی کوردستان سامانی خەڵکی کوردستانی پاراست. ئەگەر ئەو جورئەت و ئەو ئازایەتی سەرۆک پاڤڵ نەبووە لەو کاتێک کەوتی بەسەر جەستەی منا دەبێت غازی هەرێمی کوردستان بڕاتە دەرەوە بڕاتە بێسەر شتێک بە ناوی هەرێمی کوردستانەوە نەمابوو. ئێستا سامانی غازی هەرێمی کوردستان لە نەوت خراپتری پێدەکردین. بۆیە بەم شێوەیە دایانەوە زەریعەیەک دروستکەن چۆنەڵێ حجەیەک دروستکەن تاوەکو ئەوەی کە فشاری سیاسی بخەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەوەی کە پاشگەز بێتەوە لەو پرۆسەی ڕاستکردنەوەی حکومڕانیە لەو پرۆسەی کە ڕاستکردنەوەی ئیدارەدانی سیاسەتی بەڕێوەبردنی نەوت لە هەرێمی کوردستاندا بیانەوێت عرقەلە و کێشەی بۆ دروستکەن و ئەم تاڵان فرۆشی کە ئێستا لە نەوتی هەرێمی کوردستاندا دەکرێت بەردەوام بێت. ئەگینا نە پەکەکە بە بڕیاری یەکێتی هاتۆتە قەندیل نە یەکێتیش دەعمی دەکات و پەکەکە هێزێکە کە حکوومەتی تورکیا خۆی چاری ناکات خۆی تاوەکو ئێستا نەیتوانیەوە بنەبڕی کات و لە ناوچەکانی ژێردەست نەک لە قەندیل بەڵکو لە ناو خاکی تورکیاش و لە شاخەکانی تورکیاش دەری بکاتە دەرەوە چجا لە قەندیل. بۆیە ئەم بابەتە ئەم فشارە سیاسیانەکە دەیکەن تەنها و تەنها ئامانجەکەی ئەوەیە کە یەکێتی پاشگەز بێتەوە بەڵام یەکێتی من چەند جارێکی تری ژستم ێستا تاکید دەکەمەوە ئەو شۆڕشەی کە دەستی پێکردووە بۆ ڕاستکردنەوەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئێستاش کە شۆڕشی ڕاستکردنەوەی سیاسەتی ئیدارەدانی بەڕێوەبردنی نەوتی لە هەرێمی کوردستاندا دەست پێ کردووە بە دڵنیایی کە فشاری وای دەخرێتە سەر بە دڵنیایی هەڕەشەی وای لێ دەکرێت. ئێمە ئەگە سەیری بکەین لە هەرێمی کوردستاندا دوو سەرچاوی وزەمان هەیە کە یەکێکیان غازی سروشتیە کە یەکێکیان نەوتە. نەوت لە 2014ەوە کە ملیارێک و 700 ملیۆن بەرمیل هەناردە کراوەتە دەرەوە بە پێی ئەو داتایانەیە کە حکوومەتی هەرێم کە خۆی بڵاوی کردێتەوە 31 میلیارد دلار قەرزار بووین. بەڵام لەبەر ئەوەی کە غاز لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە سیاسەتێکی عاقڵانە و حەکیمانە پارێزراوە کۆی غازی بەرهەماتوو لە هەرێمی کوردستان کە ئێستا 520 مەقمەقە ڕۆژانە خراوەتە خزمەتی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانە و 1 لیتری لێ هەناردەی ناکرێتە دەرەوە کارەبای لێ بەرهەم دەهێنرێت داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمە غاز دەفرۆشرێت داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمە کە دینارێکی نایەتە گیرفانی یەکێتیشەوە و
مادەی کۆندێسیەتەکەیەتی بەرهەمی بازینی پێ بەرهەم دێنێت و ئەبینین کێسا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە نرخی بازین بە شێوەیەکی تەواو دابەزیوەتە خوارەوە ئەتوانم بڵێم نزیکە لە نرخی ڕسمی حکوومەتی عێراق لە ئێستادا ئەمانە هەمووی لە ئەنجامی ئەو سیاسەتە دروست و ڕاستەیە کە لەگەڵ غازە مامەڵە کراوە ئێستا یەکێتیش هەوڵی ڕاستکردنەوەی سیاسەتی بەڕێوەبردنی نەوتەدا لە هەرێمی کوردستاندا چونکە نەوت بەم شێوەی ئێستا ئەگەر بەردەوام بێت هەم سامانە سروشتیەکە کە لە دەست خەڵکی کوردستان دەرەچێتە دەرەوە تووشی زەرەردوزیانێکی زۆرە بێت دووهەمیش هەڵتەکاندنێکی ئابووری زۆر گەورەیە ئەدا لە هەرێمی کوردستان و سێهەم هەرێمی کوردستانیش تووشی چێشمەکێشمی سیاسی و مەشاکیلی گەورەی سیاسی دەکات کە ئەنجامەکەی زۆر خراپ دەبێت بەڵام یەکێتی وەکو هێزێکی ئازا وەکو هێزێکی جەری بە سەرۆکایەتی کاک پاڤڵ هاتۆتە ساحەی سیاسی و بە هەموو لایەنەکانی وتووە بەو لایەنانەشی کە نەوتی هەرێمی کوردستانیان بە تاڵان بردووە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاغە بەنە دەرەوە پێی وتون ستۆپ ئیتر لە ئێستا و بەدوا و زیاتر نەیاڵم بەم شێوەی مامەڵەکەن دەستخۆش بە سەرنجەکانن کاک بەهجەت کاک عەبدولقادر ینی دەمەوێت پرسیاریەوە بکەم لەم سەر وەختەی کە جیهان بە ڕاگوزەرێکی سیاسی خێرادا تێپەڕ دەبێەوە کۆمەڵێک ڕوودا و ئاڵنگاری بەرەوکی جیهانیان گرتووە کوردیش بەشێکە لە ململانیانە لە دوای ئەمریکا ینی دەکرێت یەکەتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا فۆکەسی لەسەر کام لەو وڵات و لەو سەرکردە و لەو جێگایانە بێت کە بەڕاستی دەکرێت لۆبی دروست بکەن بۆ بەرژەوەندی کورد و پاڵپشتی مافەڕاوەکانی خەڵک بکەن ینی ئەم جۆرە لە سەردانە دیپلۆماسیانە لە دوای ئەمریکا پێویستە بۆ کوێی دیکە بەردەوام بێ. بەڵێ زۆر گرنگە بێگومان دوای ئەمریکا ئەکرێ وێستگەی دواتر کۆماری ئیسلامی ئێران بێت یان وڵاتانی کەنداو بێت یان چین بێت یان هەموو ئەو وڵاتانەی کە ڕاستەوخۆ لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا لە ئێستادا ڕۆڵ دەگێرن بەرنامەیان هەیە بۆ دوا ڕۆژی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی ئەزانین کە چین فۆکسی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتیە بۆ شاڕێگەی تیجاری جیهان ئێران بەرنامەیەکی زۆر پتەوی هەیە بۆ دوا ڕۆژی وەکو خۆیان ئەڵێن قوڵای استراتیژی تاران دەریای ناوەڕاست بە دیاریکراوی بە ناوەڕاستی عێراق و باشووری هەرێمی کوردستاندا تێئەپەڕێت هەموو ئەمانە کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت لەسەر دوا ڕۆژی هەرێمی کوردستاندا گفتگۆکردن ڕاوێژکردن ڕاوێژدان بەرنامەی داڕشتنی پلان و بەرنامەی داهاتوو بە هاوشانی ئەزانی ئەمە یەکێک لە کێشەهەرە گەورەکانی هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە ساڵانی ڕابردوو بینیمان دووجار هەرێمی کوردستان و هەولێر بە ئامانجگیران ئەهۆ کارە سەرەکیەکەی ئەمە بوو کە هەرێمی کوردستان هەوڵیەدا لە دەرەوەی نەخشەی وزەی جیهانی هەروەک میوانە بە ڕێزەکەت ئاماژەی پێکرد یاریکردن لە نەخشەیەکدا کە زلهێزی ناوچەی و جیهانی ساڵانێکە کاری لەسەرەکەن و تۆ ئێستا هیچ پلانێک نییە و ئەتەوێ ئێستا ببێ ژمارەیەکی قرس لە واوکێشاندا بێگومان یەکتر بڕە لەگەر بەرژەوەندی وڵاتان هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان و پڕکردنەوەی ئەو بۆشایی کە رووسیا لە ئەوروپادا لە ڕووی غازەوە دروست کردبوو یەکتر بڕیەکی زۆر گەورەیە لەگەڵ سیاست و بەرژەوەندەکانی رووسیا و جەمسەری ڕۆژهەڵات کە بە هیچ شێوەیەک ڕێگەت نادەن ئەگەر ژمارەیەکی قرس نەبی ئەگەر لە ڕووی ئاسایشەکانەوە لە ڕووی یەکریزی سیاسیەوە لە ڕووی هێزی پیشەسازی و تەکنۆلۆژیا و کۆمەڵگەت بەگشتی ئەگەر ڕێک و ڕێکخراو نەبی ئەکرێ لەگەڵ خاک یەکسانت بکەن بینیمان دوو ئاماژەی گەورە لە ساڵانی ڕابردوو بێگومان کاک باوڵ دڕکی بەم بامەتانە هەمویان کردووە گفتوگۆکان لەگەڵ بۆگدانۆڤ ئەکرێ ئاماژەیەکی گەورە بێت بەوەی کە شوێنپێی ڕووسەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە هاوتەریبی لەوانەیە لەگەڵ سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک پاڤڵ بێت دیدار و گفتوگۆکان لەگەڵ ئەمریکیەکان بێگومان ئەکرێ خاڵێکی تری بەهێز بێت بۆ ئەوەی کار بکرێ پلاندا بدرێ بۆ ئەوەی ئەگەر چی لەوانەیە دەستکەوتی گەورە بۆ هەرێمی کوردستان دەستەبەر نەکرێت بەڵام هەرێمی کوردستان بە کەمترین زیان بتوانێت لەم هاوکێشانەی کە ئێستا هەیە لەم ململانێنە لەم توندوتی ژیانە دەربچێت پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان
وەکو کاکباڵ خۆی باسی کرد کە لە سەردەمی دوای نەخۆشکەوتنی خوا لێ خۆش بوو مام جەلال و کاکۆسرەت و دواتر هێرۆخان پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی دووچاری نەخۆشیەک بوو. لە ئێستادا سەرقاڵی ئەوەین بە باشترینی شێوە ئەم پەیوەندیانە نۆژان ئەکرێنەوە، بنیات ئەندرێن. پەیوەندی لەگەڵ رووسیا زۆر گرنگە، لەگەڵ ئەمریکا زۆر گرنگە، لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زۆر گرنگە. خۆیان باسییان کرد کە دەرگای گفتوگۆکان لەگەڵ تورکەکان دانەخراوە، بەڵام تورک نایەوێ بیبێنێت. تورکیا یەکێتیەکی لاوازی ئەوێت، باشوورێکی هەرێمی کوردستان بە گشتی باشوورێکی لاوازی ئەوێت، ئەیەوێ ببێتە شوێنی سەراتینی دەستگا هەواڵگەریەکانی، ئەیەوێ کوردێکی نیشتیمانپەروەر، کورتێکی وڵات پارێز لە باشوور و لە هەر چوار پارچەی کوردستاندا بوونی نەبێت کە ئەمە مێژووی 20 ئەوەندە هزار شەیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان بربەستێکی گەورەیە بۆ ئەم جۆرە بیرکردنەوەی AKP و ئەردۆغان. هەموو ئەمانە ئەمەوان پێ دەڵێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا ئەبێتە وێستگەی بە یەکگەیاندن، وێستگەی گفتوگۆ. باسم کرد سەرۆک باوەڵ باسی لەوە کرد کە بە کورتی باسی کردەوەی کە ئێمە چاڵاکی هاوبەشمان هەبووە بۆ لە نێوان ئێرانی و ئەمریکیەکان، زۆر بە کورتی باسی کرد. یعنی سەرۆک باوەڵ ئەتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت لەم بارودۆخە قورسەدا کە هەمویان بۆ ڕوبەڕووبوونەوە خۆیان ئامادەکەن ببێتە خاڵی بەیەکگەیاندن، ببێتە خاڵی کۆکردن، ڕاستکردنەوە، دروستکردن و گفتوگۆ و دروستکردنی ببێتە ئەم مێزەی کە لەوانەیە ئەو لانانە بە یەک بگەینێت کە سەردەمانێک خوا لێ خۆش بوو مام جەلال لە عێراقدا ئەمانەی کە مستەحیل بوون لە سەرمێزی گفتوگۆ کۆی ئەکردنەوە یان پەیامی ئەگۆڕینەوە یان کایەیەکی گفتوگۆ و دیبلۆماسیەتی ئەهێناکایەوە. ئەمانە پلانی داهاتوو یەکێتی و بەڕێز باوەڵ تاڵەبانین. ئەمەش لەبیر نەکەین کە وڵاتان هەمویان خوازیاری ئەوەن کە لە دەرەوەی شارکردن بەرژەوەندەکانیان بپارێزێت. لە هەرێمی کوردستان و لە عێراقدا خاڵی یەکتربڕی بەرژەوەندە جیهانیەکانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی ئەوەدا بتوانێت بە هاوتەریب لەگەڵ ئەم سیاسەتانە لەگەڵ ئەم بەرژەوەندیانە بتوانێت هەرێمی کوردستان و تا ڕادەیەکی زۆر عێراقیش بپارێت. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر عەبدولڕەزاق کە ڕاستەوخۆ لە خەباتەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ کاک بەهجەت ئەحمەد وەکادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەدۆ لەگەڵمان بووی. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری پانۆراما بوون. هەر شاد و بەختەوەر بن.